لایەنە سیاسەکانی نێو پەرلەمانی عێراق لە ماوەی ڕابردوودا زۆرترین ناکۆکیان لەسەر سێ پرۆژە یاسا هەبووە کە پرۆژە یاسای حزبەکان و پاسەوانی نیشتیمانی و دادگای فیدرالی بوون. بەمبەستی ڕێکەوتن لەسەر هەر سێ پرۆژە یاساکە سەرۆکاتی پەرلەمان بانگێشی سەرۆکی فراکسیۆنەکان و سەرۆکی لیژنەکانی نێو پەرلەمانی کرد بۆ ئەوەی لە دانیشتنەکانی داهاتووی پەرلەمانی عێراقدا دەنگ لەسەر هەر سێ پرۆژە یاساکە بدرێت. پێش کۆبوونەوەی پەرلەمانیش بەمبەستی یەک هەڵوێستی کورد لەسەر هەر سێ پرۆژە یاساکە لایەنە کوردەکانی نێو پەرلەمانی عێراق کۆبوونەوە. بەڵام ئێمە وەکو ئەندامە کوردەکانی ئەو لیژنەیە بە بەردەوامی لەگەڵ ئەو بەڕێزانە سەرۆکی کورد لە کوردستانەکان لە تەنسیقین بۆ ئەوەی کە هەموو ملاحەزەی ئەوانیش وەکو چوەکو لایەنی سیاسی چوەکو ئەو تەجروبەی کە هەیەە چوەکو ئەو ملاحەزەیە کە سەبارەت بەم مەشروعە هەیەە پێمان بڵێن و ئەمڕۆ لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانە کۆبووینەوە بۆ گفتوگۆکردن و یەکخستنی ڕێی خۆمان سەبارەت بەم کۆبوونەوەی کە بڕیارە ئەمڕۆ لەگەڵ دەستی سەرۆکاتی پەرلەمانە بکرێت. بە سەرۆکاتی سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق کۆبوونەوەکە دەستی پێکردو تاوتوێی سەرجەمی بڕگەکانی سێ پرۆژە یاساکە کراو لایەنە کوردەکانیش بۆ چوون و تێڕوانینی خۆیان خستە بەردەم پەرلەمانی عێراق سەبارەت بە هەر سێ پرۆژە یاساکە. قانونی محکمەی اتحادی یەکێکە لەو قانون ئەساسیانەی کە بینای دەوڵەتی عراقی لەسەردا ئامەزرێ بۆ ئەم قانونە زۆر گرنگە بۆ هەموو لایەنەکان. ئەم قانونە تەفسیری نصوصی دەستورەکە، ئەم قانونە منازعاتی نێوان هەرێمەکان و فیدراڵەکە. بۆیە ئەم قانونە گرنگیەکی زۆری هەیە بەنسبەت هەرێمی کوردستان و بۆیە ئێمە ئەگەر زەمان وەرنەگرین لە ڕووی تەفسیری لە ڕووی بێلایەنی لە ڕووی شێوەی قەراردانی ئەم محکمەیە بە هیچ شێوەیە ناچینە ژێرباری ئەوەی ئەم قانونە تەشریع بکرێت لە مەرحەلەی ئێستادا. هاوپەیمانی شیعەکانیش لەسەر هەردوو پرۆژە یاسای پاسەوانی نیشتیمانی و دادگای فیدرالی سەرنجیان هەبووە بەڵام لاریان نەبووە لە بەڕێکردنی یاسای حزبەکان. هەرچی هاوپەیمانی هێزە سونەکانیشە سەرنجیان لەسەر یاسای پاسەوانی نیشتیمانی هەبووە و داوایان کردووە دەسەڵاتی جوڵەپێکردنی ئەو هێزەی کە بەناو پاسەوانی نیشتیمانی دروست دەکرێت بدرێتە ئەنجومەنی پارێزگاکان بۆ جوڵەپێکردنیان. الهدف من هذا الاجتماع هو دعوة السيد رئيس مجلس النواب. لە ڕاستیدا ئاماژ لەم کۆبوونەوەی ئەوەیە بگەین بە ڕێکەوتنێک لەسەر ئەو سێ پرۆژە یاسایە کە زۆر گرنگن بەڵام لە هەمویان گرنگتر یاسای پاسەوانی نیشتیمانیە. بۆیە هیوادارم سەرجەم لایەنە سیاسیەکان سەرنجی خۆیان بخەنە بەردەم سەرۆکایەتی پەرلەمان تاکو بتوانین لە دانیشتنەکانی داهاتوودا بە تێکڕا دەنگ لەسەر ئەو سێ پرۆژە یاسایە بدەین. حتى نستطيع أن نصوت عليها في الأيام القادمة إن شاء الله. جگە لە پرۆژە یاسای حزبەکان کە ڕێکەوتنی لەسەر کرا هەردوو پرۆژە یاسای پاسەوانی نیشتیمانی و دادگای فیدرالی بێ هیچ ڕێکەوتنێک بە هەڵواسراوی مانەوە بڕیاریشە لە دانیشتنەکانی داهاتووی پەرلەماندا دەنگ لەسەر پرۆژە یاسای حزبەکان بدرێت. ئومێد محەممەد یەنارتی، باغداد.